سڵاتانە بێتۆم کاتتان باش لە شاری سلێمانی ئەمڕۆ یەکێک لە گەورەترین ئیڤنتەکان یاخود پێشبڕکێکان بەڕێوەچوونیش پێشبڕکەی نووسری بیرکاریە لە یەکێک لە خوێندنگە ئەهلیەکان کە خوێندنگەی گەشت کۆمەڵگەی پەروەردەی گەشەیە لێرە لە بەشێک لە قوتابخانە و خوێندنگە و پەیمانگە ئەهلیەکانەوە بەشداریان کردەوە خوێندکارانی کە لێرە ئامادەیان هەیە ئەگەر دیمەنەکان بگوازمەوە ژمارەیەکی زۆر لە خوێندکاران بەشداریان کردووە و لێرە ئامادەیان هەیە و بەشداریان لە پێشبڕکێکەدا کردووە بێگومان ئەو پێشبڕکەیە لە نزیکەی یاخود زیاتر لە 125 پرسیار بووە کە خوێندکارەکان لە ماوەی 7 خولەکدا دەبێت وەڵامی پرسیارەکان بدەنەوە پرسیارەکانیش بەپێی تەمەنەکانیان دەگۆڕێ و بەپێی و ئەزمونانەی کە هەری لە خوێندکارەکان هەیەن بووە دەگۆڕێت. من ئەمە یەکێک لە سەرپەرشتیارەکان وەربگرم مامۆستا بەڵێن سڵاو لێ بێتۆ کاتت سپاس بەم پێشبڕکەیە ئەم پێشبڕکەیە چۆن بووە و تاوەکو ئێستا ئەمە چەند پێشبڕکەیە ئەنجام پێشبڕکێی بیرکاری هیچی پرۆگرامێکی ئینتەرناشناڵی بەریتانیە ئەمە سێم جارە سەر ئاسی کوردستان پێشبڕکێ ساڵەکەی ساڵانە بۆ ئەم ساڵ سوپاسی قوتابخانەی گەشەی ناحکومیەکەن کە سپۆنسەری کردین هاوکاری خوێندکاران و دایکبووەکانی کردووە کە تێچووی زۆر کەم لەسەریان بێت و هەمووانتان بەشداری بکەن. کاتیا بەشداری 161 خوێندکار بەشدارە لەسەر چەمشار و شارچەکانی کوردستان لە حەڤە سنتەر و ناوەندی پەروەردەی ناو شارەکانە. خوێندکارانە لە چ قۆنەقێکی خوێندن جیاواز بوون یعنی لە پۆلی 1 تا پۆلی 11 تێ نانا پرسیارمان هەیە بەس کۆکردنەوەی بۆ مناڵەکان پرسیارەیە کۆکردنەوە دەرکردنە بۆ گەورەتر پرسیاری گەورەکان کەڕەتیشی تایە کۆکردنەوە کەڕەت و لێدەرکردن. ئەنجامەکان چۆن دەرئەکەون بەپێی چ ئاستێک بەپێی چ پێوەرێک یەکەم و دوو سێمەکان دیاریە ئەنجامەکان چێ توانی لە ماوەی ئەو حەوت خولەکەیە زۆرتی وەڵامی ڕاست باتەوە ئەنجامەکان ئەوە بێتە یەکەم و ڕزبەندەکە بۆ شوێ دەست پێەکات. ئەمەستان چێ لەم زۆر پێشبڕکەیە ئامانج بێزکردنی مێشک یادگێ و مناڵانەیە دەخستنی توانە شاراوەکانیان لە قوتابخانە دروستکردنی حەزی فێربوون و پاڵنەری فێربوونەوەیان لە قوتابخانەیە. پلانتان هەیە پێشبڕکەی لەم جۆرە بەردەوام بێت؟ بەدڵنیاییەوە هەفتەی داهاتوو پێشبڕکێی ئینتەرناشناڵی سەر ئاسی 25 وڵات. خسمەتە لە ئێستا پێشبڕکەکە کۆتایی پێهاتووە تا خوێندکارەکان وەڵامی پرسیارەکانیان داوەتەوە و لێرایە ئەو وەڵامی پرسیارەکان شکار دەگرێت یاخود سەخت دەکرێت لەلایەن مامۆستا و سەرپەرشتیارەکانەوە بێگومان لێرە سەرپەرشتیاری زانستی هەیە کە لە خوێندنگەکانەوە هاتووە یاخود لە خوێندنگەی گەشەی ناحکومیەوە ئامادەکراوە بێگومان ئەم جۆرە پێشبڕکەیانە بۆ خوێندکارەکان دڵخۆشکەرە لەمێ بەشێکی دیکەیان وەربگرم ئەگەر بتوانم بڕۆم لایەن و پێم وابێ ئێستا ئەنجامەکانیش ڕائەگەیەنرێت بزانین چی ئەبێت ئایا کێ توانێت ئەو نمرەیە یاخود بەدەستێنەوە لە ئێستایە ئەنجامەکان دیاری ئەکرێت و بزانین کێ توانوێتی یەکێک لە خەڵاتەکان بەدەست بێنێت. ئاستەکەی ڕاستی قورس بوو و لە ئاست ئەو پرسیارانەش لەمەلێنان هەمیشوە لەوەش قورسر کراوە بووی کە ئاستی ڕاستەکەیەکی نیشان دەکەوێت. سەبا مساعد هاوکارمان ئامادەکاریمان بۆ بکەن.